دوم ڕۆژی کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی بنیادنانی ئاشتی و نێشتنی کۆمەڵکوژیە لە سلێمانی. زۆرینەی توێژینەوەکان لەسەر ئەو کارەساتانن کە لە چەندەی ڕابردوودا بەسەر گەلی کورددا هێنراون. بەشێک لە توێژینەوەکان باز لە کارەساتی شنگال و جینۆسایدی ئێزیدیەکان دەکات. ئەو ڕووداوەی سەدان بەڵگەی حاشا هەڵنەگر لەسەری هەیە و دەیسەلمێنێت کە لەلایەن تیرۆریستانی داعشەوە تاوانی دژ بە مرۆڤایەتیان بەرامبەر ئەنجام دراوە. اف كونفرنس بقشتيجي ملقى الدكتور صلاح الجابري جي قسكر اوجد قلمات تحالف جنيف الدولي ده وشواب كان انجامد في كونفرنسي ام الودري بتر فايده جيب كاين وبتر وقت تقارير بقينا مثلا مجلس حقوق الانسان هي فاسده تكرن صدي الصد ام دي مارسا بده صدي الصد ام دي فايده في كونفرنسي الهيرا كاين دادوەرێکی بەشداربووی کۆنفرانسەکە توێژینەوەکان بە گرنگ دەزانێت و دەڵێت ئەنجامدانی لێکۆڵینەوەی ئەکادمی لەسەر کارەساتەکانی گەلی کورد کارێکی پڕبایەخە بۆ بە جینۆساید ناساندنی ئەو تاوانانەش پێویستە حکومەتی هەرێم و حکومەتی عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی بایەخی پێ بدەن، هەرچەندە کۆمەڵگەی نێودەوڵەتیش خۆی لەو بابەتە بە دوور دەگرێت. اعترافێکی معنەوی قانونیە کەوا کورد وەکو نەتەوەیەکە تووشی تاوانی جینۆساید بووە، بەڵام بەداخەوە ئێستاش هەمووی کەوتە بواری بەرژەوەندیوە لانی هەندێک وڵاتان هەیە. یعنی تاوانی جینۆساید ئەنجام بدرێت پەیوەندی بە بەرژەوەندیە. سەبوونم لانی هەندێک وڵات هەیە ئێمە لە قرنی ئێستا 21ین. ئێستا تاوان نەک لە بەرامبەر یەزیدیەکان کرا، مەسیحیەکان و سپایکەر ئەوانە. لە ماوەی دوو ڕۆژی کۆنفرانسدا 65 توێژینەوەی زانستی پێشکەش کرا کە زۆرینەیان خستنەڕووی بەڵگەی زانستین لەسەر ئەو کارەساتانەی بەسەر میلەتی کورددا هێنراون. ئەو کارەساتانەی کە بەسەر میلەتی کورد هێنراون بە سەدان توێژینەوەی زانستی تر تەواو نابن. بۆ ئەوەی جارێکی تر کورد نەبنەوە بە بابەتی سەرەکی توێژینەوە زانستیەکان دەبێت لەسەر ئاسی نێودەوڵەتی کار بۆ بە جینۆساید ناساندنی ئەو ڕووداوانە بکرێت کە بەسەر گەلی کورددا هێنراون. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.